أحلى براژن کوی باشی بە قوربان براژن دەرێم لە نێڕوانێت زمانەیە وەڵا پەتاتۆ باینجان سوورەکەمە بۆ خۆش نیێنە براژن لەو شتەچی ناکەی وڵی زۆرم حەز لە شفتەیە کاکەگیان خۆم ڕۆژە مەتعەم نییە وەڵڵاهی لا زارەش زۆر خۆشە شفتە باشە دەی باشە دەست خۆش بی براژنە زێڕەکەی خۆم براژنە گوڵەکەی خۆم ئیشتنەوە خۆشی سڵاو براژن گیان گیانزانە گیان بەخێر بێت فەرموو زۆرمانی دەزانێت و ئەی چی بکەم زۆر هیلاکت دەکەین ئەگەر من نێکم کێ بیکە ڕاستە وڵی ئەمە حەزم لە مریشی سۆر کراوەی مریشکم هینیانە نەوە سەلاتەکەیە تازە براکەی کەشە لێرە بوو ئەو داوای شفتاکە تۆش مریشت ئەی ئێستا من چی بکەم من جێبەجێکە ناکرێت یەک و خواردنێ بخوا چۆنە بێت حەزم لە مریشە حەزم لە مریشە باشە زاناگیان بەسەر چاو دەست خۆش جانەکەم چۆنی بە قوربان باشی سبکەن ئەڵڵا ئێرە چەند جوان خاوێن کردیتەوە ژنە کابانەکەی خۆم جانە لۆ نێوڕانێت چ حازر دەکەی وەڵا شفتە و مریشک و ئاوە ئێدە باشە کفتەی حازرکە کفتە یوسف ئێدە وەڵا من دەچمەکەم برادران دوای دێمەوە برسی دەبن لەگەر وان نانی ناخۆم حەزم لێ لەگەر یعنی ئەگە براکانم بەزەیان بەم نانێت تۆ بێ بەزەی بەم نابێت و زۆر هیلاکەم وەڵا لۆچیان داوا کردیە یەکێ گەڵێ مریشکە خۆم یەکێڵێ من شفتا خۆم یەکێ بە پەتاتە رازی نییە ئەرە باشە وانە پێشەوەی ئەتوو بە 24 ساعت خۆی لە مەدامی نانیاندا خواردەوە کۆ ئێستا هیلاک بووم بەیانی کفتەکە بە تۆکەم باشە وانە چنە ئەمە مێردتم کفتە ینی کفتە بە قسەی من دەکەی ناک بە قسەیوان باشە یوسف باشە گرانە ئەوە 50,000 لەناو جانتایەکەت برد باشە بۆچی وەڵا ئێستا دەچمە دەرێ لەگەر برادران با پێم بی ئەزانی تۆ پارە بە من نێشتووە هەروواکێکی لەناو جانتان بێت برست پارە دەرێنی ئێلۆ من تو فەرقمان هەیە نا فەرقمان نییە بەڵام عەلاقە برسێک بکە جزدانمان یەکە یەک دە باشە جانە کە دێم وەلو نیوڕانێک کفتە حازر بی بای بای سناوێت خۆشیت دەردەسەریەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبوو وردە وردە بێزار دەبوو بۆیە بڕیاریدا پێویستە ئەو بابەتە بەجددی لەلای یوسف باز بکات بەڵام یوسف دەستی کرد بە داواکاریەکانی جانەکەم بە قوربانت بم منزەرێک بریانی جوانم لۆ لێنێ لەگەر هەندێک برادری دەچینە سەیرانە ئەو جا پێم گوتیە بریانی ئەڤرێستی خێزانم چاو خۆشە یەک بریانی زۆر زۆر خۆش لێنێ باشە باشە ئەمە چی هەموو ڕۆژێک لەگە ڕەفیقەکان سەفرە ئەی ڕۆژێک بۆ ئێمە نابێ دەتبەم ڕۆژێک وعد پێکەوە دەچین کەی ئەم ڕۆژە بۆ هەر نەهات دێ تو سەبر بگرە هەمووشت بە سەبر دەبڕۆ منزەرێک بریانی لێنێ باشە وعدم دایە هاشە مەزارم نەکەی شتت خۆش بێ مانگێکە زەواجمان کردو هەر ئەمڕۆ نابیانی یەکچێ جارێ مەجال نییە نا دە باشە من دەڕۆم منزەرە بریانەکەت لەبیر نەچی دەیخوافیس چت ناوێ بۆرچێکم بێ بۆ مەکەیت یوسف ئەگەر بمزانی بە ئاویت بە حیاتیشم پێ ناکرد سەلام عەلەیک براژنە جوانەکەی خۆم چۆنی باشم لوا دڵت تەنگە عیبم نییە ئەرێ براژن دەڵێم جلەکان لۆ شوشتن بەڵێ شتومە ئەدە گۆریەکانم بۆچی خۆمە غەسالە نیم خۆت بیشۆ من چۆن بێزمێوە بشۆم یەک کەسێ لەو ماڵی بیشوە ئەوژە توی چێمان هەیە جلمان لەو بشوە بە ساقا خۆت بیشۆ باشە من ناتوانم دەبی هەر ئەتوو بیشۆی ئەمە نازانین جلی بشۆین بۆچی من شوم کردە تا ژیانم خۆش بیا ببم بە کارەکەر دەبی لێرە خزمەتمان بکەی ئەو هەیە من خزمەتی تۆ ناکەم بێزار بووم لە دەستان کاکە تااقەتم چوو چێژ لێنێ جل پشۆ جل بتوکە خۆزگە یەک نەفەریش بووە بێزار بوومیتر هەرچی ئیشەیەوتانە بەسەر منە کاکە
باشە باش کاجلکەکانم لێ غەسالێ وتیشت کرد؟ بەڵێ خوایە خۆم تووشی چیکردن چون بێزارم لە خۆم باشەم پێم گوتی زلکە کوردیەکان شۆیان ئەوانە جارێکی کەشت مەگرە من کاکە باشە زۆر ناڕاستیت بڕۆ لە دەرەوە بیشە بە قوربان ئەی خوارە توار نازانی هەر باشتر لە دەرەوە بیکەم جا هەروای لێ بکەم جارێک کاک زاناژ ماوە